بالنسبة جابونا ولا جناب طارونا كجابونا ولا كاتي استالا دادكا كان رول زياد بونا بحكمي وكمل له دادكا كان وزياد روكيساني كرول إما كات لا جابونا بلويك لدروي محكمة بياوكجناكي طلاقة بياخد لويك بركة وتنجابو بيتنا وكهمو أمانة جوركاني جابونا ويجنو ميردا أو بداخة وكروج بروج كيسكاني جابونا رول زياد بونا كاكا أمش بوكومليك هۆکارە گەڕێتەوە ئیتر ئەو جابوونەوەیە بە هەر هۆکارێک بوو بێ بە هەر هۆکارێک یاخود بە هەر ڕێگەیەک لەو ڕێگانە بێکە دادگا دیاری کردووە. بالنسبة نەفەقی مناڵەوە کە جەنابەت باست کرد بێگومان لە ڕووی شەرع و لە ڕووی قانونیشەوە نەفەقی مناڵ لەسەر باوکە ئەگەر کوڕ بێ تاوەکو خوێندن تەواوەکات و ئەگەر کچ بێ تاوەکو زەواجەکات و کە هیچ خاوەنی دەهاتێکی خۆیان نین نەفەقەیان لەسەر باوکە و ئەگەر کوڕیش هەتاوەکەوەی کە خوێندن تەواوەکە بەڵام ئەگەر گەشتە تەمەنێک و توانی ئیشی خۆی بکات و خوێندکار نەبوو ئەوە نەفەقەی لەسەر باوکی نامێنێ و بێگومان نەفەقەی مناڵیش چی کوڕ بێ چ کچ بێ لە حیاتی زەوجیانە و لە دوای جابوونەوەش ئیتر ئایا مناڵەکە لە لای باوکەکە بێ یاخود لە لای دایکەکە بێ ئەوە گومانی تیانە کە لە ڕووی شەرع و لە ڕووی قانونیشەوە نەفەقە لەسەر باوکە خۆی بەپێی یاسای باری کەسێتی عێراقی کە هەموار کراوە لە چەند مادەیەکە باز لە جابوونەوەکە هەر لە مادەی 41 و 42 و 43 و چەند حاڵەتێکی تریش و هەر لە قانونەکەشا باس لە بژێوی ژن و بژێوی مناڵش کراوە کە بەپێی یاسا و بەپێی شەرعیشەکەوێتە سەر پیاو لەوەی کە چۆن ئەم داوایانە ئەکرێت یاخود چۆن ئەم قرارانە وەرەگیرێت و دواتر تەنفیز ئەکرێت لەسەر ئەوەی کە ببێت بە ئایا مارەیی بێت یاخود بڵێ نەفەقە بێت ئایا نەفەقیش نەکە بێ یاخود نەفەقی مناڵەکان بێت لەم حاڵەتەیە ئەوش لە ڕێگەی بەرزکردنەوەی داواوە ئەبێ ئەگەر هاتوو بۆ نمونە داوای جابوونەوە بوو ئەوە بەپێی جۆری یاخود ئەو ڕێگەی کە داوای جابوونەوەی پێکرێ مارەیەکە بۆ ڕێژەیە بۆ نمونە تەحدید دەکرێ بەواتای ئەوەی ئەگەر هاتوو ئافرەتەکە گواسترا بۆوە ئەوە مارەی قەرز هی ئافرەتە و هیچ قسێکی لەسەر ناکرێ لە بەرەوەی گواستراوەتەوە ئەمێنێتەوە سەر مارەیە قەرزەکە مارەیە قەرزەکەش ئەکەوێتە سەر ئەو ڕێگەی کە داوای جابوونەوەی پێەکە ئەگەر بۆ نمونە داواکە تەفریق بەسەبەبی زیان گەیاندن بێ واتە جابوونەوە بە هۆکاری زیان گەیاندن ئەوە ئافرەتەکە داواکە کۆتایی پێبێت و قەراری محکەمە دەربچێ ئەوە ئافرەتەکە مارەی قەرزەکەشە بە ئەگەر بە ڕێگەی جابوونەوە بە سەبەبی ناکۆکی و نەگونجان بێ ئەوە بەپێی ڕێژەی خەتا ئافرەتەکە مارەی قەرزەکەی لەدەستایە واتە ئەگەر مارەی قەرزەکەی 20 مسقال بێ لەو 20 مسقاڵە بۆ نمونە ئەگەر ڕێژەی خەتای ئافرەتەکە لە 150 دیاری کرا ئەو کاتە لە بۆ دەی لەدەستایە و لە دەی ئەکەوێتە 10 مسقاڵی لەو مارەی قەرزە ئەکەوێ واگەر هاتوو لە ڕێگەی لە دەرەوەی محکەمە پیاوەکە تەلاقیا بوو ئەو کاتە بەبێ ڕەزامەندی و ئاگاداری ئافرەتەکە ئەو لە بەرەوەی شەرعەن قانونە تەلاق بەدەست پیاوە بەبێ ڕەزامەندی و ئاگاداری ژن ئەتوانێت تەلاقی بە لەو کاتەیە مارەی پێشەکی ئەوە گواست بێتیەوە ئەکەوێ مارەی پاشەکیش قەرزەکەی ئەکەوێ و زایدن کۆمەڵە حەقی تریژ ئیتر لە نەفەقەیە لە تەعویزی تەلاقە لە حەقی سکونایە لە کۆمەڵە حاڵەتی تر وە ڕێگەیەکی تریشمانێ بۆ جابوونەوە کە ئەویش پێوترێ تەلاقی خولعی کە ئەم تەلاقە بەڕێکەوتنی هەردوو لە ئەبێ واتە هەردوو لە ڕێکەون لەسەر ئەم تەلاقە و بەڕێکەون لەسەر مافەکانی ئافرەتەکە ئیتر ئایا ئافرەتەکە تەنەزول بکات لە مافەکانی بەرامبەر بەم تەلاقە یاخود تەنەزول بکات لە نیوەی بەرامبەر بەم تەلاقە یاخود جاری وایە پیاوەکە مافەکانی ئاياتێ و ئەم جۆرە تەلاقە ڕوو ئایا کە ئەمە ڕێگەیەکی کورتە لەوەی کە ئەخرێتە محکەمە و محکەمە تحقیقات ناکات لە بەرەوەی اتفاقی ئەم دوو تەڕەفێ و کۆتایی پێهاتووە لە هەموو ئەم حاڵەتانە ئەگەر اتفاق نەبوو ئەگەر خراپ بۆ محکەمە و بوو بە داوا یاخۆ ڕێ نەکەوتبوون لەسەر دانی بڕی مارەی چکە دادگا هەموو کاتێ لەگەڵ اتفاق و ڕێکەوتنایە ئەوە نەبوو ئەو کاتە وەکو باسم کرد بەپێی هەرێک لەم ڕێگانەی کە ژنەکە مارەی ئەکەوێت قەرارێکی دادگا دەرچوو ئەم قەرارە ئەبرێتە بەڕێوەبەراتی جێبەجێکردن کە لە هەر پارێزگایەک بەڕێوەبەراتی جێبەجێکردنی خۆی هەیە لەوێ قەرارەکە تەنفیز ئەکرێ ئەو کاتە ئەچێتە سەر ئەوەی کە پیاوەکە چۆنی ئەم
مارەیە بە ئەگەر بۆ نمونە موچەخۆر بێ ئەوە یەک لەسەر پێنجی موچەکەی ئەبڕێ واتە ئەگەر لە 500,000 ئەبڕێ ئەگەر کاسب بێ ئەو کاتە بەپی ئەو داهاتەی کە دەستی ئەکەوێ مانگانە مەبلەغێکی بۆ دائەنرێ بەنسبەت نەفەقەشەوە هەروایە هەر لە نەفەقەی ژن بڵێ هەر لە نەفەقەی مناڵ بڵێ ئەگەر خوار 18 ساڵ بێ ئەوە لای دایکەکە بێەوە دایکەکە داوا بەرزەکاتەوانێ لەسەر باوکەکە و ئەگەر سەروی 18 ساڵیش بۆ مناڵەکە چکە ئێمە داوای وامان هەیە کە مناڵەکە سەروی 18 ساڵە ئەوە بێ خۆی داوا لەسەر باوکی بەرزکاتەوە بۆ داواکردنی نەفەقا گەر نەفەقەی نەکێشە لەم حاڵەتەشا کە قەرارەکە دەرچوو بە هەمان شێوە ئەبرێتە بەڕێوەبەراتی جێبەجێکردنی سلێمانی و لەوێ قەرارەکە جێبەجێکرێ بەڵام لەو نەفەقەی کە دانراوە بۆ نمونە ئەگەر محکەمە 150,000 بڕیەوە بۆ مناڵ ئەو 150,000 مەقتوعە واتە ناتوانرێ کەم بکرێتەوە یاخۆ دەمە لە نەفەقەی بەردەوامی مناڵەکە ئەبێ کاش ئەو 150,000 مانگانە ئەو پیاوە بۆ مناڵەکەی دابنێ من قسە نەفەقەی ڕابردوو ناکەم چکە نەفەقەی ڕابردوو ئەوە بەپێی توانە و داهاتی پیاوەکە دیارێکرێ بەڵام نەفەقەی بەردەوام محکەمە چەنی دانا ئەبێ پیاوەکە مانگانە ئەو بڕە دانرێ کە لە کاتی ئێستایا بەپێی ئەو قەراری کە لە دادگای تەمیز دەرچووە و لە محکەمەکان کاری پێکرێ کەمترین نەفەقە 100,000 کە ئەمەش بۆ پیاوێکە کە ئەمە پێڵەن نەفەقەی ئەعسار واتە بۆ پیاوێکە کە هیچ داهاتێکی نییە توانای ئیشکردنی یاخود ئیشی نییە یاخود موچەخۆر نییە بۆ یەکەمترینی نەفەقە لە کاتی ئێستایا 100,000 کە دێ بەدایم ئەمانەوەی ئاشتەوایی لە بینی خێزانەکانە بێ لەگەڵ جابوونەوەی هیچ ژن و مێردەکانین بەڵام بەداخەوە جاری وایە کە ئەبێ بە کێشەڕوو لە دادگاکانەکە ئەوە ناچارین ئێمە ژۆک و پارێزەرێک هەستین بە ئیش و کار و ڕێنمایی خۆمان بین یاخود لەوەی کە داوای بۆ بەرزکەینەوە یاخود لەوەی کە ڕاوێژی یاسایی پێبین بەداخەوە لە کاتی ئێستایا ئەم جۆرە کەیسانە لە دادگای ڕوو لە زیاد بوونە جاری وایە هەیە قەراری دادگاش دەرەچێ بەڵام لە کاتی تەنفیزکردنەکە پیاوەکە وەکو پێویستە بەدەم کەیسەکەەوە لەوەی کە ئیلتیزامی خۆی جێبەجێکا کە ئەم ئیلتیزامە شەرعەن قانونن لەسەرێتی بەوەی کە ئەگەر هاتوو پیاوێک ئافرەتێک لەگەڵ ئافرەتێکە هاوسەرگیری بکە ئەوە لەو ڕۆژەوەی کە گرێبەستی هاوسەرگیریەکە ئەکەن هەتا 3 مانگی دوای جیابوونەوەش مەصرف و نەفەقەی ئەم ئافرەتە لەسەر ئەم پیاوەیە کە ئەمە هیچ گومانێکی تێدا نییە هەم شەرە هەم قانون بۆ ئەم پیاوەی داناوە بۆیە ئێمە دایم ئەڵێن کە ئەمە میعنین بڕاوەتەوە کاتێک کە بوو بە دەعوا و کاتێک ئەگەر تۆ بۆ نمونە مانگانە مەصرفیشی نەکەی بەڵام کە ژنەکە کردی بە دەعوا و قەرارێکی محکەمە دەرچوو ئەو کاتە با پیاوەکە خۆی لەو ئیلتیزامە نەدزێتەوە چکە هەر ئەبێ داینێ وەلەو کاتەژا بە تایبەتی کاتێک کە ئافرەت هیچ داهاتێکی نییە هیچ دەرامەتێکی نییە لەو کاتەیە پێویستێکی زۆری بۆ نەفەقە هەیە جاری وا هەیە ئێمە لە نەک جاری وا هەیە زۆربەی کاتەکان لە دادگا نەفەقەی کاتیمان هەیە کە ئەوش بۆ ژنە کە تا دەعوای نەفەقە ئەسڵەکەیەک لا بێتەوە مەبلەغێک محکەمە دیاریەکە کە مانگانە لەلایەن پیاوەکەەوە بدرێ بە ئافرەتەکە کە ئەمیش بە هەمان شێوە کۆمەڵێک ئیجراعاتی دوور و درێژ و کاتە خایانێ تا ئەوەی کە پیاوەکە نەفەقەکە بۆ ژنەکە دانێت و ژنەکەش بتوانێت پێداویستەکانی خۆی پێجێبەجێ بکات وەک کوڕەکاری یاسایی ئێمە وەکو ئاماژەم پێکرد ئێمە داوا لە دایکان و باوکانەکەین ئەوانەی کە مناڵیان هەیە ئەوانەی کە مناڵان نیە و زەواجیان کردووە تکایە لە دوای جیابوونەوەش بانە بێتە عقدەیەکی نەفسی کە ئەم دوو کەسە کێشەی کۆمەڵاتی بۆ یەکتری دروستکەن یاخود سەریەشە بۆ یەکتری دروستکەن چکە دوجار ئەگەر مناڵ هەبێ ئەوە ئەو پەیوەندیە ڕۆحی هەر ئەمێنێ ئەو عیلاقەیە هەر ئەمێنێ بە بۆنەی مناڵەکانیانەوە بۆیە باشترین حەل ئەوەیە کە هەردوو لە هاوکاری یەکتری بن واز لەو ڕۆتیناتە بێنن کە بۆ نمونە ئایا پیاوەکە بێ لە دژی ژنەکەی کەیان ژنەکە لە دژی پیاوەکەی خود جاری وا هەیە ئەگاتە ئەوەی کە مناڵەکان لە دژی یەکتری بەکار ئەهێنن چکە دوجار مناڵ هیچ زەمبێکی نییە و مناڵیش پێویستی بەوە هەیە کە بە بەردەوامی مەصرف و نەفەقی بکێشرێ و ڕێگەی قانونی ژۆک و ئاماژەم پێکردەوەیە کە داوای نەفەقە لە ڕێگەی دادگاوە ئەتوانێت نەفەقەی مناڵ بێ نەفەقەی خۆی بێ لە ڕێگەی دادگاوە ئەتوانێت بەرزی بکاتەوانێ بەڵام هی پەنانە بەنەبەر هیچ ڕێگەیەکی تون و تیژ یاخود هیچ کاردانەوەیە کە زیان بە مناڵەکان و دەرونی مناڵەکان بگەێنێ.